چیرۆکی نردنی قوبات تەڵەبانی لەلایەن خانەوادەکەیەوە بۆ پۆستی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر بەبێ بوونی هیچ شارەزای و پسپۆڕی و لێهاتوویەک زیاتر لە چیرۆکی هەبوو نەبوو دەچێت کە بە تەمسیلی ڕەجەب ناسراوە. ڕەجەب کارەکتەری ئەو کوڕەی کە دایکی دەینێرێ بۆ بازار بۆ ئەوەی ماشی بۆ بکڕێ کەچی لەبەر نەزانی خۆی دەیان بەزمی بەسەردێ. قوبات تاڵەبانی نەک لەلایەن حزبە نایارەکانی یەکێتیەوە بەڵکو لەلایەن خزم و کەسوکاری خۆشیەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا قسەی لەسەر دەکرا و دەوترا لە بەرامبەر نێچیروان بارزانیدا هیچ دەسەڵاتێکی نییە. جا لەوەش قۆناغی ساڵەکانی 2014 تاوەکو 2018 کۆمەڵێک ڕووداوی سیاسی کارگێڕی و ئابووری گرنگ ڕوویاندا کە ڕۆڵی قوبات تاڵەبانی تیایاندا هاوشێوەی ڕۆڵی ڕەجەب بوو لە چیرۆکی هەبوو نەبوودا. کاتێک بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت بە کودەتا دەرکرا قوبات تاڵەبانی نەکی چەڵوێستێکی وەرنەگر بەڵکو بە ئاشکرا خەندە و خۆشحاڵی بۆ وەڵوێستەی پارتی دەربڕی. کاتێک داهاتی نەوت لە فەرمانبەران شاردرایە و موچە بوو بە چارەک و نیوە و کەمتریش قوبات تاڵەبانی جگەل لە ئەم و سەرلەقاندن و پیرۆزباییکردن کارێکی تری نەکرد. کاتێک ڕیفراندۆم کرا، کاتێک 16 ئۆکتۆبەر ڕوویدا، کاتێک مامۆستایان لە هەولێر بە شەق لێیاندرا، کاتێک هەزاران مامۆستا ڕژانە سەر شەقامەکان، کاتێک نێچیروان بارزانی وتی بە چەقۆ و دەمانچە ڕوبەڕووی شەقامە بنەوە، ئەو قوبات تاڵەبانیە جگەل لە وجودێک کە تەنها ئەمی دەکرد و شەرعێتێدا بە هەموو ئەو کارانە ڕۆڵێکی تری نەبوو. وەک چۆن لە تەمسیلی هەبوو نەبوودا چەندین کاری ناجۆر بەهۆی نەزانی ڕەجەبەوە ئەنجامدران، لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمیشدا ڕۆڵی قوبات تاڵەبانی هەر بەو شێوەیە بوو.